یاسایی و جینۆساید و ئەرشیفکردن. طبعا ئەمە وحدەیەکی دیجیتاڵی ئەرشیفە لە زانکۆی هەڵەبجە کراوەوە. ئێمە لیژنەیەکی هەمیشەیمان بۆ پێکێناوە لە زانکۆی هەڵەبجە. ئەم لیژنەیە ئیشەکانی بریتێ لەوەی کە هەموو ئەو ئەرشیفانە یاخود هەموو ئەو ماتریاڵانەی کە لەسەر هەڵەبجە هەیە کۆی بکاتەوە. ئێمە لە قۆناغی یەکەما تەبعاً دەستمان کردو بە چاوپێکەوتن لەگەڵ هەموو ئەو کەسانەی کە ڕزگار بوون یان بەرکەوتون ئەوانە لە کەیسێکی مابارانی هەڵەبجە بەشدار بوون بۆی ئەوانە چاوپێکەوتنیان لەگەڵ بکەین بەلایانی کەمەوە چووکە 34 ساڵ بەسەر کارەساتەکەی تێپەڕیوە بۆی ئەوانەی کە کارەساتەکەیان بینیوە تاوەکو ماوە نێمە بتوانین ئەو زانیاریانەی کە هێنە لیان وەرگین و ئەرشیفیکەین وە بمێنێتەوە لێرە. ئەمە هەوڵێکی باشە بۆ ئەوەی بتوانین مێژووی شاری هەڵەبجە بە زیندوێتی بهێڵینەوەتەوە. طبعاً ئێمە بۆ هەر یەکێک لە وەحدانە بە تایبەتی ئەرشیفی دیجیتاڵی پێویستمان بە ئامێری زۆر هەیە. بە خۆشحاڵیەوەمە ئێستا کۆمەڵێک ئامێرمان بۆ دابین کراوە و کولفەکەی لەلایەن بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتەوە دابین کراوە. ئەو کولفەکەی گرتوۆتە ئەستۆ ئامێرەکان بۆ قۆناغی ئێستامان تا ڕادەیەک باشە ئێمە توانین سوودیان لێ ببینین.